لەوەتەی یعنی خێزانم هاتووە لەگەڵمەوە یعنی ژنم هێناوە یعنی مامۆستا هیچ شتێکم یعنی قاچ بەڕاستدا ئەنێم بە چەپە ئەکەوم یعنی هیچ شتێکم بۆ نایە بەڕاستی یعنی پێشتر چیت هەبوو قوربانگیان؟ بەڵێ مامۆستا پێشەوەی ژنگێنی چیت هەبوو؟ کورە وەڵا هیچم نەبوو مامۆستا بەس مامۆستا یعنی ئیشمە کرد لە ئیشەکەم وازم هێنا کورە مامۆستا جان کورە وەڵای هەزار شتم بەسەر هاتووە تر خۆ خەتای ژنەکەت نییە قوربانگیان بڵێن ژنەکەت شومە خۆ ناڵم خەتای ژنەکەم مامۆستا جان مەسەڵەم یعنی لەوەتەی ژنم هێناوە یعنی قاچ بەڕاستدا ئەنێم بە چەپە ئەکەوم وەڵای مامۆستا ئێستا بۆ نمونە ماتۆڕێکم هەیە ماتۆڕێکم هەیە ئەمڕۆ تێکەچێ بەکاری ئەو خوا بەیانی بڕۆم بۆ ئیش ناگەمە ئیشەکە تێکەچێتەوە قوربانگیان یا خۆخوای گەورە لە شە ساخ ئیشەڵا لەسەر ئەو ماتۆڕە قەتی چ بێنایە برایشی با من یەک شتێک بە برایشی بەڵێ مامۆستا جان دەست ناکەم خوا کاک ئەحمەد ڕەحمەتت لێبێ ئەم هەموو مایکەم بۆ منێرە بە ساقی دڵە بم چکە ئاوا تێکەچێت برای شیرینم بام نییە شێک بڵم ئەگە تۆ ماتۆڕەکە و تازە بێ هیچی لێنایە برا وەڵڵا کاکەگیان ئێستا تۆ سیارێکی سفر لە شەریکە ڕاکێشە هەتا 10 ساڵی تر بەس ڕۆن و بەنزینی تێ بکە بەس ڕۆن و بەنزین هیچی تری ناوێ دەبڕۆ ئۆپڵێکی 92 بکڕە دەبڕۆ مازدایەکی 97 بکڕە دەبزانە تۆ ڕۆژ ناڕۆژێ لە فیتەر نییانە ڕۆژ ناڕۆژێ ئەبێوچی بۆ سەناعە براکەم کێشەکە ئەوەیە ماتۆڕەکە تازە نییە وایە بەخوا مامۆستا جان 2023 مانجی 2023 ناومەتە دەرەوە ئیدی ئاخە بزانە خۆ برا من ئەڵێم ئەبێ کێشەیەکی هەبێ ئەگینا هەر مامۆستا خۆ تێکچوونەکەی چییە یعنی هەر ناگەمەوێت تایەکەمە تەقێ هەر ناگەمەوێت شتێکم بەسەرایە وەڵای مامۆستا جان ئێستا بۆ نمونە شەوان یەمەوە بە ماڵی خۆم جاربال لە ماڵی براکەم یەمەوە بە ماڵی خۆم مامۆستا دڵم زۆر نەبێ و بەخوا تێر و پڕەگرین بۆ خۆم ئیتر نازانم ئیتر بۆچی وام ئەوە سەبەبەکەی نازانم بەخۆ لەگەن نوێژ عیبادەتا بینت چۆنە قوربان وەڵڵی مامۆستا جان الحەمدولله زۆر باش باشە لەگە ژنەکەتا خۆش دەوێت الحەمدولله مامۆستا بڵێ ڕۆحی خۆ دەربێنە دەریهێنم بووی نانە دەری مهێنە نە پیاو دەریهێنێ نە ژن دەریهێنێ مامۆستا ئیتر خێزانم ئەوە تا حەزەکەی لێ بپرسە خۆ ئەزانم قوربانگیان بەس ئیتر ئەوە ئەو قسانە زۆر جوانە لە بینی ژن و پیاوە هەبێت طبعاً زۆر خۆشە ینی پیاە بڵێ من ڕوحم بۆ خێزانەکەم دەرهێنم ینی ئەو پەڕی خۆشەویستیە ئەو پەڕی وەفا و دڵسۆزیە بۆ ئافرەتە یان ژنێ بە پیاوەکەی بڵێ دەستە خۆش بێ یاخوا پیر و خەڕۆ بن ڕبی بەس قوربانگیان باوەڕ ناکەم ئێوە هیچتان هەبێ لەخوا بە چەندێکە ژنت مارە بڕێ ژن دواسۆتەوە وەڵڵی مامۆستا جان تەقریبا بۆ ساڵێ ڕۆ تقریبا بۆ ساڵێکە ڕۆ ئارە وەڵڵی مامۆستا بەس یعنی لەوەتەی ژنم هێنا بەس ئەمە مەگەڵە ئیندام دەبێم بڵێیتەوە بەخوا مامۆستا نازانم بەختەکەم نایگات لەگەڵیا نا قوربانگیان هی ئەوە نییە چاوەڕاست دەکەم بەخوا پەیوەندی بە بەختیشەوە نییە دنیا ژیان بریتێ لە قسمەت ژیان بریتێ لە بەرزبوونەوە دابەزین ئیتر ڕۆژگارێک ڕەنگە تۆ فەقیری بەڵام ڕۆژگارێکی تش دێت ماتۆڕەکەت دەبێ بە سەیارە عەرەبانەکەت دەبێ بە دوکان بزنسەکەت گەوراوێتەوە ئێستا تۆ شاگردی خەڵکی ڕۆژێ دێ ئینشاءالله چاوەڕی ئومێدت هەبێ بەخوای گەورە وەڵا مامۆستا من ئومێدم بەخوای گەورە هەیە دوعاکانەکەم ئەوە بزانە بۆیە دوعاکەم کەوا ئەزانم خالقی هەیە کەوا دوعاکەمان گیراکە ئەناقە دوعا ناکەم بەس باوەڕم بەخوا پشتم بەخوا بەسووە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم لو أنكم تتوكلون على الله حق توكله لرزقكم كما يرزق الطير فەرمی ئەگە تەوەکولتان بەخوای گەورە هەبێ چۆن ڕزق و ڕۆزی باڵندە ئەدا ئاوهاش ڕزق و ڕۆزی ئێوە ئەدا باڵندە کە دەرئەچێتە دەرەوە بەیانیان دەزمایی نییە وەنیە ئەفرێت عەلا باب الله ئیتر ئەڕوات هەرچی دەستکەوێ لە ئاو لە خواردن و لە دانەوێڵە ئەی خوات لەو سەرەوە ئەگەڕێتەوە پڕسکی کردو بۆ بێچۆکانیشی باشە قوربان فەرمی سوێن بۆ ئەڵڵای نەفسی محەممەدی بەدەستە ئەگەر لە ڕزقەکەتان ڕاکەن چۆن لە مردنتان ڕاکەن ڕستەکەتان پێتان نەگاتەوە چۆن مردن پێتان نەگاتەوە یعنی ئێمە هەتا پارۆنانێکە بێت قەترە ئاوێکە بێ ئەبێ ئیلا بیخۆین ئەنجاکەوە بچینە ژێر خاکەوە سەری بێڕسق لە ژێر خاکایە ئەوەی کە ڕستی نییە مردووە قوربانگیان وفي السماء رزقكم وما توعدون
بس بقناعته وبجيبرا شرينكم كشيء إمرو عموما دولة من وفقيه حتى قولوا بتشوكي خلق قناعتنا مع براشرينكم قناعات إذا أنت ذا قلب قنوع أنت ومالك الدنيا سواء. إمام الشافعي برحمة بها فرمي أجر تو خاوان ضليك بقناعات بي تو باشا كان يك مستوى ثاني يك مستوى يجي قربان جان والحمد لله لمالك آرامي كيزاني كتي عاشقيت روحت بسريع درجات باشا دوو چاوتەیە جوانی خێزانەکەتی پێبینیت ماڵێکت هەیە ئارامتیایە داعنیشی نە دوژمنداری نە نەخۆشی سەرجێگای نە گورچیلەت پەکی کەوتووە نە قەرزاری خەڵک کەوتوتە نە خەڵک هاتووەتە سەرت نە شەڕت لەگە خەڵکا کردووە نە کێشەی خێزانیت هەیە نە عیب و عاری ناموس بە دواتەوەی کورە ئەمانە هەمووی نیعمەتە گەلێکی دیکەوە قوربان گیان الله الحەمدولله مامۆستا لەو ڕوانەوە زۆر باشم بەخوا چاوم لە 250 خەڵکیش نییە بۆ نمونە ئێستا نەفەر سیارەیەشی پێ بڵێم ئەوە بۆ من سیارەم نەبوو قەت بۆ نییە بەخوا بۆ خواری خۆم ئەنوارم سەرەوەی خۆم ناکەم الحەمدولله بەس مامۆستا ئەوەم کێشەیە کە ئێمەوە بۆ ماڵەوە مامۆستا دڵم زۆرت نەبێ نازانم هۆکارەکەی چییە بۆچی لە پێکەوە دیاتەوە مامۆستا وەڵڵای ئەوە تقریبا ئاوە مانگیە بێ وام لاتەوە بەس مامۆستا بەخوا ئەگە بۆ ژنیش بێ بەخوا مامۆستا هاوسەرەکەمەوە باشە لەگەڵ ما ئەمە وەسفی خۆشم نییە بەس خۆشم باشم لەگەڵ یایتر وەڵڵای مامۆستا نازانم هەر لە خۆمەوە دڵم تر نەبێت و ئیتر ئاو بە چاومایەتە خوارەوە خێزانیش مەڵێ بۆ وەگری بۆ دڵت نەبێ ئەڵم وەڵای خۆ بەدەست خۆم نیە نازانم بۆ یعنی گریانت گرێت ئارە وەڵای مامۆستا تێر و پڕەگری یعنی لە دەرەوەی ماڵەکەی خۆت عیبت نییە نا وەڵام مامۆستا لە دەرەوەی سا بڕۆم بە ماڵی براکەمەوە نە پێکەنم هەتا ئاو لە چاومێ بۆ پێکەنین ئاو لە چاوم یانە یەمەوە بۆ ماڵی تر خەم و خەفەت دامەگرێ ئەبێت تێر و پڕ بگرین بۆ خۆم نازانم بۆچی وایە مامۆستا گیان بۆچێکە قوربانگیان ڕوقی شەرعی بۆ خۆت بکەی شەڵا هیچیشت نییە وەی من بزانم هیچت نییە ڕەنگە بیرت لە شتێک کرد بێتەوە شتێک نیگەرانی کرد بێتی هەر ڕەنگە ئەوە بێت ئەگونا زیاتر نییە دەی باشە مامۆستا گیان با لە کاتێ نەگرم دەسەکانە خۆش دەستی ماچەکەم نەخوا بەختەوەربانی هەردوو چاو مامۆستا گیان برا جوانەکەم